لە دوای ئەو پەیوەندیەی وەزیری دەرەوەی بەریتانیا جێرمی هانت لەگەڵ وەزیری دەرەوەی ئێران موحەممەد جاواد زەریفدا ئەنجامیدا، گرژی نێوان دوو وڵات خاوبەوە و بەریتانیا بەڵێنی داوە کە ئەگەر کەشتێکە بەرەو سووریا نەڕوات ئازادی دەکات. گەرچی بەریتانیا لەسەر داوای دەستگای هەواڵگری ئەمریکا دەستی بەسەر کەشێنەوەت هەڵگرەکەی ئێراندا گرت، بەڵام وەکو دەردەکەوێت تیمەکەی سەرۆکی ئەمریکا یەکدەست و کۆدەنگ نین لەسەر ئاڵۆزترکردنی دۆخەکە لەگەڵ ئێران. لە کاتێکدا جۆن بۆڵتن و مایک پۆمپیۆ بەلای توندڕەویدا شکاونەتەوە، دۆناڵد ترەمپ بە هیچ شێوەیەک نایەوێت خۆی لە جەنگ بگلێنێت لە کاتێکدا لەسەر ئەو پرەنسیپە بەڵێنی بەدەنگدەرانی وڵاتەکەی داوە، کەواتە بەرپرسانی بەریتانیا ناتوانن لە ترەمپ ئەمریکی تر بن. بۆیە هێورکردنەوەی دۆخەکەیان بە باشتر زانی و بۆ هاوڕایی یەکێتی ئەوروپا دەیانەوێت بەرگری لە ڕێکەوتنی ئەتۆمی لەگەڵ ئێران بکەن. جگە لەوەش یەکێتی ئەوروپا نیگەرانن لە هەڵوێستی بەریتانیا کە سزایەک لە دژی ئێران جێبەجێ دەکات کە سزایەکی یەکلایەنەیە. هەروەکو دەرچوونیشی لە ڕێکەوتنامەی ئەتۆمی یەکلایەنەیە، ئەمەش گوشارێکی تر بوو لەسەر بەریتانیا کە ناچاری کرد بە خێرایی پاشەکشە بکات لەو هەڵوێستەی. بە تایبەتی کێشەی دەرچوون لە یەکێتی ئەوروپا گەیشتە شکست و دەست لە کارکێشانەوەی تێرێزا مەی لە سەرۆکوەزیرانی بەریتانیا بە دوای خۆیدا هێنا. لە دوای لێدوانەکەی وەزیری دەرەوەی بەریتانیا لەبارەی پەیوەندیەکەی بە هاوتا ئێرانیەکەیەوە، سەرۆکی حکوومەتی جەبەل تاریقیش هەمان لێدوانی جێرمی هانتی دووبارە کردەوە کە ئەوان ئامادەی ئازادکردنی کەشتی ئێرانیەکەن بەو مەرجەی بۆ سووریا نەچێت. چاودێرانی سیاسی و سەربازیش بڕوایان وایە هاوکات لەگەڵ ئەم هەوڵە دیبلۆماسیەی بەریتانیا بۆ هێورکردنەوەی دۆخەکە لەگەڵ ئێراندا، ناردنی کەشتی جەنگی تر بۆ کەنداوی فارس نیشانەی ترسی بەریتانیایە لە تۆڵەکردنەوەی هێزی دەریایی سوپای پاسدارانی ئێران لە کەشتیەکانی بەریتانیا. هەندێک چاودێری سیاسیش ئەم کارەی بەریتانیا وەکو لە بیربردنەوەی دۆسیەی باڵیۆزی وڵاتەکەیان لە واشنتۆن کە راپۆرتە نهێنیەکانی بۆ وەزارەتی دەرەوەی بەریتانیا دزیان پێکرا و لە ڕۆژنامەی دەیلی میل بڵاوکرانەوە کە ترامپ بەبێ توانە و ناشایستە ناو دەبات و پێشبینی سەرشۆڕانە بۆ دەسەڵاتەکەی دەکات، کە ترامپیش کیم دارۆکی باڵیۆزی بە زۆر گەمژە و نەفام ناوبرد کە خزمەتی وڵاتەکەی نەکردووە، هەرچەندە ناوبرا و دەست لە کارکێشانەوەی لە پۆستەکەی ڕاگەیاند و هەواڵگری بەریتانیاش دۆسیەکەی جوڵاندووە و کەسی تۆمەتباری دیاری کردووە. بەڵام سەرەڕای ئەم کردە ئابڕووبەرانە دیبلۆماسیەتەکە هەر لە جێی خۆیدا بوو. بۆیە کردەیەکی دەرەکی وەکو کەشتەکەی ئێران بۆ لەبیرکردنی ئەو ڕووداوە لە لای ڕایگەشتی و گەورەکردنی بەلەمەکانی ئێرانیش بۆ سەر کەشتیەکی بەریتانی کە ئێرانیەکان بە تەواوی ڕەتیان کردەوە، بە هەمان ئاراستەی گۆڕینی سەرنجی ڕایگشتی بوو.